کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو حیزبە سیاسی لە ناو خەڵکدا بەوە دەناسرێتەوە کە هەردەم قسە و کردداری یەکێک بوو و پێداگری لە مافەڕەوەکانی خەڵک کردووە، دژی گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی وڵات بووە، هێزێکیشە بەردەوام باجی هەڵوێستەکانی داوە. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی دەڵێت ئەم دۆخەی ئێستا هەردوو حیزبی دەسەڵات لێ بەرپرست و ئەگەر چارەسەری نەکەن بەرئەنجامی نەخوازراوی لێ دەکەوێتەوە. تاکە بژاردە ئێمە هەمیشە گوتومانە تاکە بژاردە ئەوەیە کە ئەم هێزە حکومڕانانە لە هەرێمی کوردستان لە مەترسی قۆناغەکە تێبگەن و بزانن کە ئەم قۆناغە گەشتۆتە حدێک کە ئەوان ینی بە جۆرێکە کە بەڕووی ئەوانیشدا ئەتەقێتەوە و ئەوان لە زەرمەندن واقعەکە بە جۆرێکە کە ینی هەر مثلن هەر دەرەنجامێک یا هەر ڕووداوێک بێتە پێشەوە ئەوان زەرمەندی یەکەمە بن لە کۆتاییدا و بێ لە مەترسی ئەو قۆناغە تێبگەن و بزانن کە ڕێگای دروست ئەوەیە کە داهاتی خەڵک بجێڕنەوە بۆ خاوەنەکەی وەکو خۆیان ئەوەی لە سەرزاری خۆیان ئەڵێن ملیارە دزراوەکان بهێننەوە موچە و قوت و ژیان و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێ باشکەن. ئێمە لانی کەم خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی گوتومانە ئێمە ماندوو نابین بەردەوامین لە خیلالی لە ساڵانی ڕابردوودا و لە چەند خولی پەرلەمانی ڕابردوودا بە تایبەت لە 2 بۆ 3 خولی پەرلەمانی ڕابردوودا ئێمە هێزێکی ئۆپۆزیسیۆن بووین و بە کارایی کاری خۆمانمان کردووە ماندوو نەبووین و ڕەنگە کۆمەڵی ئیسلامی تاکە هێز بێ لەسەر یەک هێڵ ماوەتەوە بەردەوامی هەڵوێستەکانی نەگۆڕن باجی داوە لەو پێناوە قوربانی داوە ماندوو نەبووە ماندووش نابین و ئەبێ هاوڵاتیانیش لە پاڵ ئەو هێزە سیاسیانەداوە هەموو ئێو هێزە سیاسیانەی تریش کە ئەیانەوەی گۆڕانکاری بەبێ ماندوو نەبین و هەوڵ بدەین. کۆمەڵی ئیسلامی یەک بەرنامە و یەک سیاسەتی هەبووە، ئێستاش بە هەمان نەفەس داکۆکی لە مافەکانی خەڵک و دژایەتی گەندەڵی و قۆڕەخکاری دەکات. بەڵێ ئێمە چۆن لە ڕابردوو بووین ئێستاش هەروین و بەردەوامە بین و من ئێستا ئەتوانم تەبان لێرە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بپرسم کامەیە ڕۆژێک هەڵوێستێکی کۆمەڵی ئیسلامی نەتیجەکەی بۆ تەواو بوو بێ کە لە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبووە، لەکوێ کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێکی بووە لە زەرەری خەڵک بووە، لەکوێ کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێک بووە لە ڕابردوو بوویەتی ئێستا لەی پەشیمان بۆتەوە، لەکوێ کۆمەڵی ئیسلامی پاشەکشەی لە یەک مواقفی سیاسی کردووە لە هەرێمی کوردستان نا کۆمەڵ لەسەر هەڵوێستەکانی خۆی بەردەوامە. بۆچی؟ قسەکە ئەوەی کاکە ئێمە هەڵوێستمان لە هیچ خۆناغێکدا لەو پێناوەدا نەبووە کە دەنجی خەڵکی پێکەسە بکەین و دەغدغەی عاتفەی خەڵکی پێ بدەین، ئەمە مەبادیء بۆ لای ئێمە ئەو پرەنسیپانە بۆ کە پرەنسیپی کاری سیاسی ئێمە مادام هێزێکی سیاسی خاوەن مەبدەئین و هێزێکی ئیسلامیشین مەبادیئەکانی ئێمە مەبادیء ئیسلامیەکانمان مەبادیء سیاسیەکانمان واجب یەکا لەسەرمان کەوابین لەبەرەوە ئێمە نە پاشەکشێمان کردووە و نە پاشەکشێشەکەین و من پێم وایە هەموو ئەوانش کە ڕەخنە لە کۆمەڵە گرنجار و بار ناتوانن یەک حجە بێنەوە بەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە یەک هەڵوێستی پاشەکشەی کردبێت. لەسەر دۆخی خۆپشاندانەکانی ئەم دوایە وتەبێژی کۆمەڵی ئیسلامی دەڵێت ئێمە بە هەموو شێوەیەک پشتیوانی لە خۆپشاندان و ناڕەزایی مەدەنیانە و ئامانجدار دوور لە ئاژاوەگێڕی دەکەین کە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوشدا ئەم دیدگەی خۆی سەلماندووە هەروەک دەستدرێژی بۆ سەرموڵکی گشتی با پیلانێک بۆ بەلاڕێدابردنی ئامانجەکانی خۆپشاندان دەزانن. ناڕزایەتیەکانی خەڵک ناڕزایەتی ڕەوان ناڕزایەتی حەقن و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و موچەخۆران و فەرمانبەران و خەڵک لە ئێستادا لە هەرێمی کوردستان داوای شتێکی گەورە ناکە، داوای چێکە داوای تەنها بژێوی ژیانەکە، داوای ئەو موچەکە کە حەقی خۆیەتی مانگانە پێی بدرێ. ئێستا لە هەرێمی کوردستان خەڵک نەهاتووە داوای گۆڕانکاری گەورەی و ڕیشەیی بکە، ئەبێ ئەم حکوومەتە مەمنونی هاوڵاتی بێت کە داوای سەرەتاییترین شتی لێکە کە موچەیە، ئەبێ ئەم حکوومەتە سوپاسی فەرمانبەرانی هاوڵاتیانی خەڵکی کوردستان بکە کە بە ڕێگایەکی مەدەنی داوای مافێکی سەرەتایی خۆیەکە کە بژێوی ژیانێتی کە من پێم وایە هیچ حکوومەتێ نییە لە دنیادا نەتوانێت موچی هاوڵاتیانی خۆی دابین بکات. زانی یەکەم جار نییە تەبان خۆپیشاندان لە هەرێمی کوردستان بەلاڕێدا ئەبرێ و یەکەم جاریش نییە لە هەرێمی کوردستان کە هێرە شەکرێتە سەر دام و دەستگا حکوومیەکان و ممتەلەکاتی گشتی و بارگای هێزە سیاسیەکان. من پێم وایە هەموو لادانێکی خۆپیشاندان لە ئاراستە مەدەنیەکەی خۆی پێش هەموو شتێک بە زەرەری خۆپیشاندەران و داواکانیانە پێش هەموو شتێک. ئێمە هەمیشە گوتومانە ئێمە پێمان وایە خۆپیشاندان مافێکی سەرەتایی هاوڵاتیە لە هەرێمی کوردستان و ئەم حکوومەتە ئەرکێتی ڕێب بە خۆپیشاندانی مەدەنی بدا پارێزگاریان لێ بکە و نەیڵێ
بەرەو هیچ دەرەنجامێکی مەترس هیچ دەرەنجامێکی مەترسیداری لێ بکەوێتەوە واکو کۆمەڵی ئیسلامیش هەموو بەلا ڕێدابردنێکی خۆپیشاندان ڕەتەکەینەوە و پێمان وایە زەرەر بە داوای خەڵکە گەیەنێ و هەموو هێرشکردن بۆ سەر ممتەلەکاتی گشتی و سەر دام و دەستگا حکومیەکان و هێرشکردن بۆ سەر بارەگا سیاسیەکان ئێمە ڕەتیەکەینەوە و کللتورێکی خراپە و پێچەوانەی خواستی ڕەوای خەڵکە و دەستپێکێکی خراپە بۆ ئەوەی کە هەم داوای ڕەوای خەڵک لا ڕێ بچێ و هەمیش بەڕاستی کللتور و دابوونەری تێک لە ناو میلەتەکەی ئێمە بێتە پێشەوە کە بە دەستی خۆمان ئەو موئەسات و دام و دەستگایانە وێرانەکەین کە بە نەتیجە لە بەرژەوەندی ئێمن. خەڵکی کوردستان بۆ ئەم قۆناغا چاوەڕوانی گەورەی لە کۆمەڵی ئیسلامی هەیە کە ئاوشێوەی ڕابردوو داکۆکی لە مافەکانیان بکات. کۆمەڵی ئیسلامیش دووپاتی دەکاتەوە هەمان ئەو حیزبەیە کە هیچ کات بەرژەوەندی لەگەڵ دەسەڵاتدا نەبووە لەسەر هەڵوێستەکانیشی باجی قورسی داوە و ڕوبەڕووی دەیان تەنگەژە و تەنگ خەڵچنین کراوەتەوە. بۆم قۆناغەش پێی وایە دەبێت حەکیمانە بڕیار بدرێت هەڵوێستەکانیشی دەبێت بە ئاقارێکدا بن هیچ لایەنێکی دەسەڵات یاخود دەرەوەی دەسەڵات نەتوانن بۆ مەرامی سیاسی تایبەت یاخود بە ئامانجی شێواندنی ناڕەزایی ڕاستەقینەی خەڵک بەکاری بێنن. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.